مێژوو شانازی بەو کەسانەوە دەکات کە بە جۆرێک لە جۆرەکان دەستیان هەبووە لە بنەمایەک لە دروستکردن و پێگەیاندن و ئاشناکردنی نەوەی ئەم شارە لە داهاتووە بۆ ئێستا و بۆ داهاتوو. لەم گەڕەکەدا یەکێک لە شاعیرەکانی شاری سلێمانی بە کۆمەڵێک یادگاریەوە ئێستا خۆی ناساندەوە بووە بە کەسێک لەو کەسانەی کە لە پرۆگرامەکانی خوێندن و لە هەمان کاتا لە ناو خەڵکدا گوێی لێگیرێ و قسەی لەگەڵا ئەکرێت و بەرهەمەکانی جێگای سەرنجە محەممەد پاکژە. لەم بەرنمەیەدا بە وردی قسە و باسم لەگەڵ شاعیری خۆشەویست محەممەد پاکژە دەربارەی ژیان و ئەدەب و تێڕوانینی ئەو بۆ بابەتەکان. بە ئومێدی ئەوەم جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. شاری پێشەنگ. تۆ پێشەنگی سلێمانێ، تۆ جوانووی جڵە و نەکراوی هەموو سات و سەردەمەکانی ژیانێ، تۆ هەوێنی ڕاپەڕین و شۆڕش و قوربانیدانێ، تۆ خامە و تیانوسی مێژووی هەموو ساڵ و سەدەکانی تێکۆشانی، یادگاری مێری بابان و داهێنەری مانای شار و شارستانی سلێمانێ، شاری مەولانە خالید و کاگ ئەحمەد و شێخ مەحموودی سلێمانی، شاری ڕۆشنبیری و ئەدەب تیری لە کەوان پەڕیوی سێرەی دڵی دوژمن و داگیرکەرانی، شاری سێ کوچکەی بابان و سێ پایتەختی مێژووی دێرین و نوێمانی سلێمانی، شاری ئەختەر و عەول و ژین و ژیان، ژانی گەل و پایتەختی ڕۆشنبیرانی، سینەی خوێناوی بەرسەرای شەشی ئەیلولی هەڵوێست و سەربەرزی و کڕنۆژ نەدانی، خوێنی گەشی چراکانی مەهابات و ئەسپی سەرکێشی قامشلی و قەندیلی دڵی ئامەد و گیانی زیندوی نیشتیمانی سلێمانی. خۆرپەرشەنگی زێڕینی خۆی، خۆرپەرشەنگی زێڕینی خۆی لە جوانی تۆ وەرگرتووە، لە جوانی تۆ وەرگرتووە. کاک محەممەد، یەکێکی لەو کەسانەی کە لە کوردستانە لە ناو بوارە ئەدەبیەکە بێ چەند و چوون ناو ئەبرێت و یەکێکی لەو کەسانەش بۆ دوو بابەت ناسراوی. ئەویشەوەیە یەکەم کەسێکی لەبارەی شەهید و نیشتیمانەوە زۆر بابەتە هەیە و خاوەنی تێکستی جوانی، و دووەمیش لەبارەی شتی زۆر ڕۆمانسیەوە خاوەنی چەند دیوانێکی من بینە بە سێدارەی لێوەکان تا هەڵم واسە کە ئەمە لە 2006ەوە من بۆ خۆم ئەمە بەرچاوم کەوتە بەشێکی لە شێعرەکانیشم لەبەرە. پێم خۆشە وەڵامی ئەم پرسیارانە پێکەوە بیتەوە بۆ من. ئەدەبیات بۆ محەممەد پاکش چییە و چی بووە، چی پێبەخشیوە و ئەدەبیات چ ڕۆڵێکی هەیە لە ئێستایا بۆ مرۆڤایەتی لە بەرەوەی لە مرۆڤایەتی کەوتوتە قەیرانی ئابووری و تەندروستی و سیاسیەوە
ئەمەوێت لەبارەی ئەمەوە بۆمان بدوێت. هەر لە جیهانە ئەدەب بە هەموو ژانراکانیەوە ڕۆڵ و کاریگەری گەورەی هەیە لە بنیادی کۆمەلگاوە، لە بەرەو پێشبردننی کۆمەلگاوە، لە هێنانەکایی کۆمەلگەیەکی ڕۆشنبیرتر، کۆمەلگەیەکی خۆشبەختتر، کۆمەلگەیەکی ئاسوودەتر، کۆمەلگەیەکی تێڕوانین بوێرانەتر لە ژیان و لە دەوروبەری ژیاری خۆی. بۆ کورد لە سەرەتای هەموو شۆڕشەکانەوە، لە سەرەتای هەموو سەرهەڵدانەکانەوە هەموو ژەنراکانی ئەدەب گرنگی تایبەتی خۆیان هەبوو، بەڵام بە تایبەتی شعر وەکو پێشمەرگە لە سەنگەرەکانە بووەوە، شعر وەکو هێزێکی بەرگریکار، وەکو هێزێکی هاندەر، وەکو هێزێکی پاڵپش، وەکو هێزێکی هێرشبەر، وەکو هێزێکی بەرگریکار ڕۆڵ و کاریگەری خۆی بینیوە، تاکو دێنە ناو شارەکان، لە ناو شارەکان ڕۆڵی هاندانی خەڵک وە، ڕۆڵی بەرپاکردنی شۆڕش و ڕاپەڕین و ڕێپێوانەکان وە، ڕۆڵی پشتیوانیکردنی شۆڕشی چەکداری و شۆڕشی سیاسی لە شاخەکان و لە ئەو دیوی سنوور و لە هەر شوێنێکی تر، و دووبارە لە سەردەمی نسکۆکان و لە سەردەمی قەیرانی شۆڕژێڕێتیە گیانی بەرەنگاربوونەوە و گیانی خۆڕاگری و گیانی هەستانەوەی کردوێتەوە بە بەری کۆمەڵگە و بەری تاکەکانی کۆمەڵگەیە. بۆیە من پێم وایە شعر جێگە و پێگەیەکی زۆر تایبەتی هەیە و شعر ئەبێت بەو چاوە سەیری کرێکە بەشێک بۆ لە یەکێک لە پێگە هەرە گرنگەکانی ژیاری، بەڵام لە سەردەمی دوای ڕاپەڕین و لە سەردەمی ئەوەی کە وردە وردە قەیرانەکان و قەیرانی دەسەڵاتدارێتی و قەیرانی ئەوەی کە مرۆڤ وەکو ڕۆحیەت گرنگی و باخێکی ئەوتۆی نەما لەم کۆمەڵگایە، بۆ جۆرە ژانراکانی ئەدەب، بۆ جۆرەش هونەر، شعر، شانۆ، چیرۆک، ڕۆمان هەمووی چوونە قەیرانێکی گەورەوە، چوونە ئەوەی کە دووبارە پێویستیان بە خوێندنەوە بۆ خوێندنەوە هەیە و دووبارە پێویستیان بەوە هەیە کە بەسەر شعرا بچینەوە بزانین ئێستا ڕۆڵی شعرا بێت چی بێ، و بەسەر هونەر و بەسەر تەمسیل و بەسەر شانۆ و بەسەر ڕۆمان و چیرۆکا بچینەوە بزانین چ ڕۆڵێکی تری بدەینەوە بۆی بە شێوەیەکی ئامادەتر لە کۆمەڵگەی ژیاریە بەشداری بکات. باشە. بۆ محەممەد پاکش بۆ خۆی چی بووە لە کاتێکا کە بۆ نمونە ڕەنگە بەشێکی ژیانە تەرخان کردوێ بووە لێرە لە لای ئازیزەکانە، لای هاوڕێکانە، لە پێناوی ئەوەی کە با بڵێن بەشێکی ژیانی زۆر تایبەت کردووە بەم بوارە گلەی بێتە سەر. لە بەرامبەر ئەما چی پێبەخشیویت ئەم دنیاە؟ من پێم وایە ئەدەب و شعر حمە پاکژی لە دەرەوەی مێژووە هێنایە ناو مێژووەوە، و پێم وایە لە کەنار و لە داوێنەکانەوە هێنایە سەر شانۆیەک کە ڕۆڵێکە بینێت، ئەو ڕۆڵە یەکەکە لە ڕۆڵە سیادیەکان، یەکە لە ڕۆڵە سەرۆکایەتیەکان، یەکە لەو ڕۆڵانەی کە پەنجەی بڕاکێژەکە، لەو ڕۆڵانەی کە پشتی پێ بەسرێوەکە، ڕۆڵانەی کە ڕاوێژی پێ بگرێوە، لەو ڕۆڵانەی کە بۆ نمونە ئەو شعریکە لە سیستمی دراسیە 13 ساڵە ڕۆژانە 70,000 مناڵی کوردی خوێنێ و هەموو ئەو شعرانەی کە لە باخچەکانی ساوایانە خوێندێت و هەموو ئەو شعرانی بۆ شەید، بۆ ئەنفال، بۆ کیمیاباران، بۆ کۆڕە و ئەمانە منیان لەو دیوی مێژوو هێناوەتە ناو مێژووە، بەرامبەر بەوەی کە تۆ کۆمەڵش بەدەستهێنی کۆمەڵشتیش لەدەستێت. بۆ نمونە لە هەندێ کاروباری کۆمەڵایەتیە، لە هەندێک پەیوەندی کۆمەڵایەتیە تۆزە لاواسرەبی بۆی خوێندنەوە، بۆی نووسینەوە، و لە هەندێک ئەرکی خێزانیە، و لە هەندێک ئەرکی باوکایەتیە، و لە هەندێک ئەرکی لەگەڵ ئەوەی کە من هەموو ئەوانم بەزیادەوە کردو، بەڵام هەر پێم وایە ئەگەر ئەدەب نەبوایە ئەوانە زیاتر بەسەرێنە ڕاگەشتم. قسێک هەیە دەوترێت بۆ نمونە ئەدەب نەیتوانیوە لە هیچ کایەکە و لە هیچ کاتێکە وەکو فریاد ڕست مامەڵەی لەگەڵا بکرێت. محەممەد پاکش تا چەند هاوڕایە لەگەڵ بابەتە؟ ئەدەب و شعر یەکێکە لە خەسڵەتەکانی مرۆڤ. لە هەر کۆمەڵگەیەکە مرۆڤ بێبەها بوو، مرۆڤ بێبەها کرا، خەسڵەتەکانی مرۆڤیش بێبەهاکرێن، لە هونەرەکەی، لە نواندنەکەی، لە شعرەکانی، لە ڕۆمانەکەی، لە چیرۆکەی، لە پیشەکانی، پیشە دەستگێڕەکان، پیشە دەستگەرەکان، پیشەی مامۆستایی، پیشەی مۆهەندیسی، پیشەی پزیشکی. یعنی هەر کاتێک ڕۆڵی کۆمەڵگا لە بەهای مرۆڤایەتیە لاواز و بێهێز و بێکاریگەر کرا، وەکو ئاوێنەیەک ڕنگدانەوەی بەسەر هەموو کایەکانی خەسڵەتی مرۆڤایەتیشەوە بێ کە شعر یەکێکە لە خەسڵەتەکانی مرۆڤایەتی. زۆر باش. ئەوەی جێگەی سەرنجە بۆ من لە پێشەکێکاولەوە لە پرسیاری یەکەمیشە ئاماژەم بۆەوە کرد.
دووشت هەیە وەکو دوو قوتبی دژبەیەک و پێچەوانە لای محەممەد پاکەژێکیان واقعێکی برینداری کۆمەلگا و مرۆڤایەتی و مرۆڤ لە کوردستانە. دووەمیان دیوی ناوەی ئەو ڕۆمانسیەتەی کە لەم شعرانە هەیەواتە دوو لایەنە ئەدەبیاتی تۆ دابەشبوون بۆم دوو لایەنە گەڕێتەوە بۆچی نیشتیمان و ئەو هەموو دیوان تایبەتکردنە بە ناوی شەهید بە قسەکردن لەبارەی ئازارەکانەوە دوجار قسەکردنیش لەبارەی ماچ و لێو و ئەو جیاکردنەوەی ئەم دوو بابەتە بۆچی؟ من پێم وایە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان من شیعرم نەنووسیوە بەڵکو شیعرە منی نووسیوەتەوە بۆیە ئامادەییشم ئامادەییشی بوونی کۆمەڵایەتیە لەناو کۆمەڵگەکەماوە ئامادەی بوونی تاکێکی کاریگەر بە هەموو ڕوودا و کارە سات و مەینەتیەکانەوە لەگەڵ ئەوەشە بەشێک لە ژیانم بریتە لەو ڕۆمانسیەتی کە لەو ڕۆحی خۆما هەیە و بریتە لەو بەشەی ژیانم کە ئەبێ لی دوانەکەوم چکە من بەڕاستی تا دوای ڕاپرین شعری خۆشەویستیم نەنووسی چکە لە خێزانێکی سیاسی و نیشتیمانی و ئەوانەیەوە پێم وابوو هاوڕەکانم شەی دەبن من خەریکی شعری ڕۆمانسیم و پێم وابوو هاوڕەکانم کەمەندامە بن و پێم وابوو هاوڕەکانم خوێنەکانن بەسەر سەنگەرەکان ڕژێ من خەریکی شتی بووم ئەو کاتە بیرکردنەوەی من ئاوایی بوو بەس ئێستا بیرکردنەوەم ئەوەیە مرۆڤ فرە لایەنە مرۆڤ بەشی هەموو لایەنەکانی تری ژیانەکان لەگەڵ ئەوەشاکە یەک تۆسقاڵ لەلایەنە نیشتیمانی و هەڵوێستە نیشتیمان پەرویریەکان و لە هەموو ڕوودا و کارەساتەکانە ئەو ڕۆژەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانیشە من کارم هەبوو بێ ئەو ڕۆژەی من دەستم هەبوو بێ ئەو ڕۆژە تایبەتە ئەنفال تایبەتە بە ئەنفال کیمیاباران ڕۆژی تایبەتە بە کیمیاباران ڕاپەڕین کۆڕە و لەم نەهامەتیانێک ئێستا بەرۆشی نیشتیمان و نەتەوەکمانی گرتووە من بەردەوام لە بەرەی میلەتامەوە بەردەوام پشتیوانی ئاشتی و مافدابینکردن و بەدەستهێنانی مافەکانەکەم بۆ جۆری کە زۆر جوانە. محەممەد ناڵی لە گوندی حاجیتان بووە لەوێ چۆن ناڵی بەڕێ کردووە پێشەوەی بچینە گوندی حاجیتان پێم خۆشە لەم ڕێگایە باسی یادەوەری مناڵیتم بۆ بکەی لەم ڕێگایە ئەم دنیای ئێستا بەڕێستی تیادا و خەڵک بۆ چوونی هەیە و قسەی هەیە لەبارەی بەڕێستە و خەڵکانێک هەیە لێرە کە تۆ بینەوە لە شاشەکانەوەکە وەکو شاعیرێکی دیاری کوردستان مامەڵە لەگەڵاکرێت و ناسرێنێت پێم خۆشە باسی هێم بابەتم بکەی چۆن بوو ناڵی چۆن بوو لێرە. بەڵێ ئەم گوندی ئێمە ئەو کاتێک کە منی لێبووم نزیکی 18 ماڵێک بوو هەمومان کە سوکاری یەکتری بووین دوای ئەوەی کە سێ مناڵی کشخوای گەورایی دات ڕۆژێک لە ڕۆژەکانی مانگی 11 ساڵی 1970 مناڵێک لە دایکە بێ کە چاوەڕوانیی گەورەی دایکێتی چاوەڕوانیەکی کوڕە چاوەڕوانیەکە کە خی گەورە کوڕێک بدا بەسەرم کچانەیە چکە ماڵی باپیر مۆزعیکی باشیان هەبووە هەندێک جار دایکم تانەوە تەشەری لی دراوە کە تەنها کچیە بێت بەڵام باوکم لە بەرەوەی بە خۆشەویستی دایکمی هێناوە زۆر بەلایەوە گرنگ بۆ بۆیە بیری لە هیچ شتی تیر نەکردوەوە جگە لە هاوسەرەکەی خۆی گەورە من ئەدات کە ئەبم بە چوارەمین مناڵی خێزانەکە ئیتر بەدوایە من وردە گەورە بوو بە دوایە مردەوردە من تێکەڵاوی مناڵێتی و هاوڕێکان و دەوروبەر و کۆڵان و ئەوانابم وەکو مناڵێکی بزێ وەکو مناڵێکی هاروهاج وەکو مناڵێک کە تاقانەیە و نازی زۆرە درێتێ و وەکو مناڵێکی تر دەستەکەم بە دروستکردنی دەستە و کۆمەڵ بۆ خۆم و لە بەروی ماڵی باپیرم ماڵێکی هەبوو بوون و خاوەن مڕ و ماڵات و ئەوانە بوون بەردەوام ڕۆژانە نان کراوە ڕۆژانە لە بیرمە بەدەستەوارە کولێرەمە برد بۆ هاوڕەکانم و تر ئەمانە کۆمەڵی من و منە دەستی من و لە شەڕە ئەمانە بابەتی من و لە دووگۆڵیا ئەمانە کۆمەڵی منم و ئیتر بۆ جۆرە مناڵەتی دەستی پێ کرد. زۆر بە کاک محەممەد لەو مناڵیەوە بۆ ئێستا چی شتێک گۆڕاوە لەم ناوچەیە بە لە چاوی تۆ؟ ئەوە گۆڕاوە کە
سەرەتا هەموو خانووەکان خانووی گوند بوون ئێستا هەموو خانووەکان خانووی شارن سەرەتا بەڕێکەوت و دانەدانە خەڵکی تیا بوو فەرمانبەر بێ زۆربەی زۆری پشتیان بە جووتیاری و بە کشت و کاڵ و بە مەڕداری و بە تووتن و بە گەنم و بە جۆ و بە مەرەزە و بە برنج ئەبەست ئێستا بەداخەوە هەمومان بووین بە فەرمانبەر و هەمومان بووین بە چاو لە دەستی ئەو موچەی کە ماگانە وەرەگرین ئەمانە گۆڕانکارێکی زۆر گەورەی ژیاری هێناوە لەگەڵ ئەوەی کە یەکەم جار بۆ گوندەکەمان کە کارەبا هات ئێمە بە شتێکی زۆر سەیر و زۆر ناوەزەمانەزانی بەڵام ئێستا دوایین مۆدیلی ئۆتۆمبیلەکانی تایە ئێستا دوایین مۆدیلی سیارە و ناوماڵ و ئەوانەی تایە هەستەکەم چێژەکە چۆنە لەو کات بۆ ئێستا هەستەکەم تەکنەلۆژیا ئەساڵەت کەمەکاتەوە ڕەسەنایەتی کەمەکاتەوە تامی ژیان کەمترەکاتەوە ئەو کاتی دایکم بەدەست جلەکانی شت ئەو کاتی دایکم بەدەست گسکێدا ئەو کاتی زۆر شت گۆڕاوە یعنی هەستەکەم تامی ژیان وردە وردە کاڵتر و کەمتر دەبێت چی تۆ ئەبەسێت بە حاجیتانەوە ئێستاوا ئێمە ئاچین بۆیە ئەوەی کە منە بەسێتەوە زیندویەک و مردوویەکن بە پلەیەک کە زیندوەکە دایکمە و مردووەکە باوکمە و کۆمەڵێک کە سوکاری زۆر جوان و کۆمەڵی هاوڕێی زۆر بەڕێزکە بەداخەوە زۆربیان ئەو شوێنان بەجێشتووە بەڵام چونکە شوێنی یادەوەریمانە چونکە زێدی لەدایک بوونمانە چونکە ئەو شوێنەیە کە لێوەی گەورە بووین چونکە ئەو شوێنەیە کە ئێستا ئەوان شانازی بە حەمە پاکژەوەکەن میش شانازی بەبوونی ئەوانەوە ئەوەی کە سەرنجمما لە قسەکردن لەگەڵ بەڕێستا ئەوەیە محەممەد پاکش لە بنەڕەتا کەسێکی زۆر گرینۆکە بەشێ لە گریانەکانی لێرەیە بەشێ لە باگراوەندی پشتی دەقا خەمناکەکانی ئێرەیە ئێستا ئێمە تۆ چی هەستێکەیە کاتێ ئێمە منەمەوێت بگەڕێنمەوە بۆ شوێنی مناڵی تۆ ئەم گەڕێن تۆ بۆ گریان تۆ ئەم بیت تۆ بەسەر شیوەن گریان بۆ ئەوە ناکە شتێکە بوو بێ لە دەستم چوو بێ و ئێستا ئاواتی بۆ خوازم گریان بۆ ئەوەی کە ئەمانە مێژوەکن دووبارە نابنەوە ئەمانە شتانێکن کە مرۆڤ بۆ شانازی هەڵیان نەگرێ بۆ دوای خۆیان ئەمانە شوێن و زێد و گوندێکە کە ئەمە وەکو ڕووبارتیا بمرم دوای سەدان ساڵی تر خەڵک بزانێت لەو شوێنە ئاوێکە بووە کە مەلێک باڵدارێک گیاندارێک مرۆڤێک ئاوێکی لێ خواردوێتەوە کە بۆ بەهۆی ژیانی ئەو مرۆڤە بەبێ تۆ ماڵی دڵ وێران و چۆڵە لە هەرچی ڕادەمێنم خاک و خۆڵە خاک و خۆڵی خاک و خۆڵت لە بەردڵ بۆ غەریبێ خەمڕەوێنە لەم چۆڵە شەماڵ بۆنی خاک و خۆڵم بۆ دێنێ خەیاڵی ئەو خەیاڵە و دەمدوێنێ شەوێ تا دەم بەیانی وەک چرایە لەگەڵ خاشی دیارە دەمدوێنێ لە ئێرە تاکو ئەو خاشی وەفایە بە پەیشی دڵ کەوابادی سەبایە بە خوێنی دڵ دەنووسم دێڕینامە دەشۆڕێ خوێنی دڵ نەوتی چرایە خەم و دەردی حەبیبە و خاک و خۆڵم بە تەوقی گردنە یا باری چۆڵم لە تەک دەردی جودایی و خاچی زێدم تەرایان کردووە خەولی مژۆڵم کاک محەممەد ئەمە گۆڕی باوکی بەڕێستانە ئەمەوێ پرسیارێک لەو بارەیە بکەم ئەمە بۆ تۆ چی بوو لە هەمان کاتە ئەمەوێ بەو شێوە وەڵام بێتەوە بەڕێزی ئەحساس بەوەکەی کە ئێستا ئەو هەستەکات تۆی لابیت من وا هەستەکەم کە مردوەکانیش هەستێکیان هەبێ لەگەڵ زیندوەکانە کۆمەڵی خاڵی هاوبەشە بووە کە کاتی خۆی بۆ بەیادەوەری و بۆ بە جوانی و بۆ بەوانەوە پێشم وایە یەک دوو جارێک کە ماوەیەکی زۆر نەمتوانیوە بێمە خزمەتی خەوم بینیوە یان شوێتە خەوی خەڵکی ترکە ئارزوی کوردم من بێمە خزمەتی چووکە یادەوەری و ژیانی من و باوکم
شتێکی زۆر جوان بووە ئەو یەکێک بووە ئاواتەکانی ئەو بۆ کە کوڕێکی هەبێ و کوڕەکەی بووە و میژێک لە ئاواتەکانم ئەوە بووە کە بەردەوام لەگەڵ باوکێکی جوان و میهرەبان و دڵسۆزە بژیم کە ئەو باوکەم هەبوو بەڵام بەداخەوە زۆربەی کاتەکان وەکو میوان بینیومە لەبەری باوکم پیاویگە پێشمەرگەوە باوکم پیاوێک بۆ زیندانی سیاسی و باوکم پیاوە بۆ لەم وڵاتە دوور کەوتۆتەوە لەبەرەوە دوای ڕاپەڕینش بەڕاستی لە دوو شوێنی جیاواز ژیاین ئێمە بۆی خوێندن و بۆی کاروباری ڕاگەاندن و لە شوێنی کە ژیاوین ئەو بەهۆی گەڕانەوەی بۆم گوندە لەم گوندە ژیا و یعنی لەو کاتەشە هەر لە یەکتری تێر نەبووین بەڕاستی. باشە ئێستا هەستە چۆنە ئەتەگەرت گوێی لێ بێت قسەیەک بکەی چی پێڵێیت؟ پێڵێم زۆرت بیرەکەم و بە ڕۆشتنت یەکێک لە پایەکانی ژیانی منت بردووە لەگەڵەوەی کە بۆشایەکی گەورەت لە ژیان و خۆشیەکانما دروست کردووە پێکەنینەکانت گۆڕیوم بۆ گریامان لەگەڵەوەدا شانازێکی گەورەت داومەتێک کە تۆ باوکمی کە تۆ پیاوی هەموو شۆڕشەکان بوویوە تۆ یەکێک بووی لەو قارەمانانەی کە خۆم و مێژوەکەم شانازیت پێواکەی. دەوترێت گەڵ مەیل بڕا مەیلی تۆ لەگەڵەما ئێستا چۆنە؟ ڕاستە وەکو ئەو ڕۆژانە نییە کە بەرامبەر بێکتی دانیشین قسەی خۆش بۆ یەکتێکین و پرسیار لەکەین و وەڵام بدەینەوە بەڵام هەستەکەم تا مردن بەشێک لە ژیانم بەشێک لە یادەوەریەکانەوە و بەشێک لە ترپەکانی لێدانی دڵم لێرەیە. لێرەوە گەنە ئەوەی کە وەکو شاعیرێک پێناسەیەکی باوکم بۆ بکە ئەگەرچی قورسە بەڵام چیمان پێڵێیت؟ من نازانم هەستەکەم باوکو دایک هەموو شتێکن خۆ پێغەمبەر نەوێ. هیچ شتێک نییە نیگەرانە کات بەوەی کە ئێستا لە تەمەنێکی ئاوا بە ناوێکی ئاواوە بیتەوە سەر گۆڕی باوکە؟ نەخێر چونکە لەوانەیە خواست و ئاوات و هیواکانی ئەوە بوو بێ من پیاوێک بم بۆ نیشتیمان گونجاو بۆ خێزانەکەم و بە بنە ماڵەکەم و بەنێتەوەکەم گونجاو هەموو ئەوانم بەدی هێناوەکە ئەو خواستی بوو. هەمیشە بۆنی تۆم لێ دێ هەمیشە بۆنی تۆم لێ دێ هەمیشە بۆنی تۆم بۆ دێ لەوە تای گوڵاوی عەشقت بە ماڵەکەم پەڕژاندووە لەوە تای بخوردی عەشقت لە ماڵەکەم سووتاندووە هەمیشە بۆنی تۆم لێ دێ هەمیشە بۆنی تۆم بۆ دێ لەوە تای تۆ باران ڕاست پاردووە یەکەم ڕشێنەی پاییزی لە من بدا لەوە تای تۆ هەتاوت ڕاست پاردووە یەکەم کازیوەی بەیانی لە من بدا هەمیشە بۆنی تۆم لێ دێ هەمیشە بۆنی تۆم بۆ دێ لەوە تای تۆ چرپانوتە بەگوێی گوڵ و ڕێحانەدا بەگوێی باخی هەرچی ئەم نیشتیمانەدا گوڵاوی ئەوین بڕێژن بەناو ئەم ماڵە جوانەدا هەمیشە بۆنی تۆم لێ دێ هەمیشە بۆنی تۆم بۆ دێ ئەم دەمانەوە ئەزانم ئەم دەمانە شتێ زووتر بوو ئەستا زووت بەسەرە فەحسەکرا
چونکە ئەمرەکە لە خێبە مانگی 11 بوو مانگی 11 ئیتر ئاوا بوو تر وەختی بەیانەکەی بوو خوادای ئیتر بۆ لە خۆشیانە حاڵمان نەبووی تر حیوانمان بۆ سەر بڕی و ئەم دیانە ماڵانەمانەوەی بان کرد و تر ئاوا بوو باپیرەکە ژیانتان چۆن بۆ کات وەڵی ژیانمان لە چاو ئێستاوە زۆر زۆر خۆش بوو چونکی هەرچی ئەیمێ بە حیوانمان هەبوو ماڵاتی خۆمانمان هەبوو ئەتر هەر ڕانێکمان باش بوو لە وەختا یعنی وەکوی ئێستا یەکزار ئێستا نەبین بەس بەرە هات و خراپ بوو بەرەکە مناڵ گەنجی وەکوی ئێوە بوو بە پیرار و شت ئێتر ژیانمان تێکچوو ماڵ سووتا سێ جارم ماڵ سووتاوە دوو جار تاڵان بردوێتی ئیتر هەر ژیانێکمان هەبوو لە دوایە مەگەر خوازدانە ئیتر هەر لەو کنە شاخ و شتانە بووین ئیتر ئەوە حاڵمان بوو باوەجان نازان مەلایکی لێبوو لەم دی لای چاڵاق بانگمان کرد ئێوارەکەی حیوانێکمان بۆ سەر بڕی و نان و چێشتێکی جوان کرا لە خزمەت ئێوەیە خەڵکەکە هەمووی هاتن نان و چێشتیان خوارد و تر بانجان بە گوێیان هەڵدا و ئەتر لە خۆشیانە حاڵمان نەبوو نانە هێژنوکەی لێوە بێ بگریا کچێکمان نەبوو ئەوەندە پەخشانی نابووە چ مستێک گوڵە بە ڕۆژەیە کرە دەمێەوە ڕۆڵە تۆ بە گوڵە بە ڕۆژەیەەکەی دەمێ ئەیگو آخر با کاکە نەگریا ئەمە لە خۆشیانە کەکمان بوو. ئەرە وەڵا با قوربان کوڕە بەخوا ئەمەندە ماشەڵڵا تەچێت و بێعار بوومانە گوت خوێندنەکەشی ناکە ئەوە لە خوا بەزیاوێ بەرەبەرە بۆ خۆی فامی کردەوە و خوێندی و ئیتر ئەمان نار بۆ لای بابێ چێ بچێ بۆ سەرەوە جارێک و گۆڕێنیە کرد دڵمان ناهات شەقازلەیەکی لێدەین دڵمان ناهات هیچ شتێکی پێ بکەین لە دەخشکانە و لە دووسێ بەرە ئامۆزا و مامونەنک و باپیر هیچی دڵمان ناهات شەقازلەیەکی لێدەین لەگەڵ تۆزێ وەزعیش ناخۆشە بوو خێرا ڕەوانەی مالی باوکمانە کرد بۆ سلێمانیمان گوت بە ئەم هیچی لێ نەیە ئێمە قەی ناکەین ئەوە حاڵەکەمان بوو باوە بەدەستێەوە بەخوا ئەمەدە بە گیانهاری بە خۆمان کردو مەگەر ئەو خوایە بزانێت چیمان لێ بەسەرهاتۆ بەسەریەوە ئەی باوکەکەم ئاوامان بەخێو کردو کورە باوەڕ ڕاکەم گەرنی ئازاکەم کورە چۆن گەرنی ئازاناکەم باوەی گیان هەمووی با دایکی تۆ گەرنت ئازانەکە بەخوا کە کوتیان ئاگرەکەی نازان حەزرەتی ئیبراهیمە چێکە چیکە چاڵەکە بۆ خڕکردەوە بیست و تێنن کزە لە ناوی جەرگتەوە تۆ ئاوە کزە لە ناوی جەرگتەوە دێ عەزیەتێکی بێ شتێکی لێ بدە باوە گیان چۆن ئەبێ مەجبوری مانە بێ گەرنی ئازاکەم بە مەجبور نیم بەڵام بەوەیە کە جەرگم ئەسووتێ بۆی هەڵەقرتێ بۆی لەبەر ئەوەیە ئایستەیەوە لە خۆشیانە پێی بەرزە بمەوارێ خوا ئەکا ئەو ناوبانگە بێت خوا ئەکا ناوی باشە دەرەکە خوا ئەو کار ناڵێەوە لاستنگ بە گولەی بەستنگی خەڵکەوانێ و یان خەڵک گولەی بەستنگەوانە من لە خوا بەزیاوێ شانازی پێواکەم بەو ئیشەکە ئەیکا بۆ خۆی بەسەر بەستانە ئەیکا نە ئەچێتە سەرماڵی خەڵک نەکەسیژەچێتە سەرماڵی و ڕۆڵی خەڵک عەزیەتەدا و نەخەڵکیش عەزیەتی کوڕەکەمەدا من کاتێکە ئیتر پێڵاوەکانی باوکم لەبەر دەرگاکەدا نەما هەستم کرد یەکێک لە کۆڵەکەکانی ژیانم ڕۆی بەڵام کە ئێستا بینم دایکم لەبەر دەرگاکەم لەبەر دەرگاکەی لەبەر دەرگای خوشکەکانم جووتی پێڵاوەکەی هێشتا هەرماوە هێشتا یەت و ئەچێ هێشتا لە ناومانە هێشتا سەرپەرشتیمانەکە هێشتا دڵنەوەیمانەکە نازی باوکیشم وە خۆشەویستی و یادەوەریەکانی باوکیشم لای ئەو هەڵگرتووە و بمێدەوارم تەمەنێکی زۆر بژی لە ناومانە بە تەندروستێکی زۆر باش چووکە سەرباری ئەوەی کە بە چەرمی سکەڵی گرتوم سەرباری ئەوەی کە دایکێک بۆ ئەو هەموو نەهامەتێک کە باسی کرد بە دەستمەوە کێشاوێتی لەگەڵەوەشە دایکێکی میهرەبانەوە دایکێکە شانازێکی گەورە بمنەوەکەوە دایکێکە هەمیشە نزا بۆ میهرەبانەکانی منەکەوە دایکێکە شانازی بەوە کاکە نەبووم بەسەرێشە بۆیان بۆ مناڵەکانی وە بۆ کەسەکانی وە شانازی گەورم بۆ خۆی بۆ خوشکەکانم بۆ براکەم بۆ کەسەکانم وە شانازیم بۆم گوندە چونکەم گوندە خاونی قوربانێکی زۆرێمە سەرەتا گوندەکە تەنها لە کۆمەڵی خزم و کەسوکاری خۆمان پێکات بوو کۆمەڵە شەیدی زۆرمان هەیە شەیدی شیماییمان هەیە شەیدی سەنگەرمان هەیە پێشمەرگی قارەمانمان هەیە و خەڵکی خاوەن بڕوانامەی بەرزمان هەیە لە دوکتۆرا و لە مۆندیس و لە خەڵکانی مامۆستا و پێگەشت و بۆیە هەستەکەم شتێک بووم دایکم بەدڵی بێ واستەکەم شتێک بووم دایکم پێی خۆش بێ واستەکەم شتێک بووم دایکم من چەند شانازی بەوەکمەش ئەوەندە شانازی ببنەوە بکات.
باوکێکی نمونەیە لە مناڵیەوە هەتاکو ئێستا بە جوانترین شێوە تربێتیایەوە هەر شتێک ماویستووە دڵی نەشکانووی باوکێکی نمونەی بە جوانترین شێوە تربێتیایەوە و باوکێکە تاکو ئێستا هەر شتێک ماویستە بێت قەت نەویتوەنە هەتا لە توانە بە هەموو شتێکی بۆ کردووی قەت دڵی نەشکانووی دڵێکی زۆر باشیە زۆر لێبوردێ و شخصیاتێکی بەرزیە ئەنی ترەوێت باوکم زۆر لێبوردێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێت پڕ بەدڵ ئەی پارێز مەک و گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵە چس و چالاکم ئاو مێ و با مێ و خاک مێ و ئاگر و تفەنگ و چەکوش نێر باخ مێ و گوڵ مێ و هەنگ مێ و بوختان و خەنجەر و بەردیش نێر شەو مێ و ئەستێرە و مانگ مێ و شەرەف و پلان و تیرۆر نێر گەنم و ئەشکەوت و نان مێ و گابرد و ڕەشەبا و زریان نێر هەندێ جار کە هەتاو بەرگی خوێن دەپۆشێ ژن دەبێ بە شەڕ و بە گڕ و بە جوانووی سەرکێشی دەم هەڵدێر هەندێ جار ژن دەبێ بە دڕک و بە خوێن و بە خەنجەری دەمی نێر. کاک محەممەد ئێستا چین بۆ ئەو خوێندنگەی کە ساڵانی هەشتا سەرەتای هەشتاکان و کۆتایە هەفتاکان تۆ خوێندوتە تایە ئەمە یەکێکە لەو خوێندنگە کە بەشێکی ژیانی تۆ لێرا بووە و پێم وایە بەرهەمی ئەدەبی و چالاکی ئەدەبیشی لێرەوە دەستی پێ کردووە بەدڵنیایی پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی لێرەوە ئەڕۆین فەرموو بۆ پێم بڵێ ئێرە چۆن بوو کە بەڕێز خوێندکار بووی لێرە. بەڵێ من وازانم ساڵی هەشت یەکەم جار لەم قوتابخانەیە لەم خوێندنگایە داخڵ کرام کۆمەڵێ مامۆسای جوان کۆمەڵێ مامۆسای دڵسۆز کۆمەڵە مامۆسای کورد یادیان بەخێر کۆمەڵێ هاوڕێی جوانم کۆمەڵێ هاوڕێکە هەندێکیان ئێستا لە وڵاتیانەماوە هەندێکیان ئێستا شەهیدن و هەندێکیان ئێستا بە دوای ژیانی خۆیان ناڕۆشتون. ساڵی 1984 کە دانوستاندی نێوان شۆڕش و ڕژەمی بەعسی وکات دەستی پێکرد هاوڕێکمان هەبوو کە چەند ساڵێک لێمە گەورەتر بوو کوڕێکی دڵسۆز و نیشتمان پەروەر بوو ناوی کاک سەڵاح بوو سەڵاحی مامۆستا مەلا ڕازی خەڵکی ئەم گوندە بوو کۆیە کردینەوە و هەڵێ سنگاندین بۆی کە شێعری نیشتیمانی و نەتەوەیمان پێ لە بەرکە من بە یەکەمین لە هاوڕەکان بۆ دەنگ و بۆ سەدا و بۆ زووی لەبەرکردن هەڵبژێردراموە یەکەم شێعر کە لێرەیە لەم شوێنەیە کە مامۆستاکانمان بەڕیز لێرە وەسان و ئێرە چاڵ بوو خوێندکارەکان لێوا بوون و منەچوومە ئەم بەرزاییەوە لێرەوە ئەموت ئەو تۆپ و تانک و فڕۆکەی هەیە ئەو سەجی دڕ و سیخوڕەی هەیە چاوتان نەترسێی گەلی مەزن چونکە کوردستان پێشمەرگەی هەیە. ئەمە و چەندین شعری سیاسی ترکێساوەکو پێویست لە بیرم نەماون لێرام خوێندەوەەوە خەڵکانێکی زۆرە هاتن خەڵکی یەتاکو خەڵکی گوندەکانی شاتن چکە ئەم سێ چوار گوندە بە هەموو ئەم قوتابخانەیە هەبوو بۆیە خەرەباڵغێکی زۆر لەم شوێنەیە هەبووە بۆیە خوێندکارێکی زۆر لێرەیە هەبووە بۆیە کەسوکاری پێشمەرگە و کەسوکاری ئەو کاتە کە زۆربەی کەسوکارمان لێرە پێشمەرگە بوو بە حەماسێکەوە بە دڵێکی گەرمەوە هاتن لێرە جوانەگرت کە خۆم و هاوڕەکانم شعرمانە خوێندەوە و
و وەکو پشتیوانیکردن بۆ شۆڕژ وەکو گۆشکردنی مناڵ بە زمانی شۆڕژ جێڕێتی بە هەڵوێستی شۆڕژ جێڕێتی لەم جێگایە بوو. ئەو مامۆستایانە کێ بوون کە لێرە دەرسیان بە بەڕێستانە بێت وەکو خوێندکار لێ؟ بەڵێ یادیان زۆر بەخێر هەندێک لەو مامۆستانە مامۆستا بەکر ئێستا لە ژیانە ماوەتە من درێژ بێ و مامۆستا خالیت ئێستا لە ژیانە ماوەتە من درێژ بێ و مامۆستا شیرین ئێستا لە ژیانە ماوەتە من درێژ بێت ناو بەناو ئەیان بینمەوە. هەندێک لەو مامۆستایانە بەڕاستی مامۆستای زۆر جوان زۆر دڵسۆز زۆر نیشتیمان پەروەر لەو مامۆستایانە بوون کە مناڵی کوردیان وا گۆشە کرد کە نیشتیمانەکەی خۆش بێت و زانستی خۆش بێت و زۆربەی جارپیانەوتین مەبن بە خزمەتکاری پۆستال لە پێشی عەرب خوێندن تەواوکەن خزمەتی نیشتیمانەکەتان بکەن ببن بە مامۆستا ببن بە ئەندازیار ببن بە پزیشک لە بوارێک لە بوارەکانی نیشتیمانی نەتەوەی یا خزمەتی نیشتیمانێکی خۆتان. پەیوەندی و یادەوەری من لەگەڵم باخەیە ئەگەڕێتەوە بە سەردەمی مناڵی و لاوێتی و هەرزەکاری و هەتا ئێستاژەوە پەیوەندی زۆر بە جوانی ماوەتەوە. ئەو ڕۆژانەی کە لێرە خۆمان ئامادەکرد بۆ تاقیکردنەوەکانی پۆلیسەی ناوەندی و پۆلی شەشی ئامادەیی کۆمەڵە یادەوەری وشتی جوان دروستە بوو، کۆمەڵە نیگا و دزەنیگا و سەرنج و تێڕامان دروستە بوو. ئێمە وەمانەزانی ئەوانە عاشقن، بەڵام بەڕاستی ئەوانە تەنها خۆشویستن بوون وەکو خۆشویستنی گوڵێک وەکو خۆشویستنی درەختێک باڵندەیەک. چکە عاشق ئەوەیە کە جیاوازی لەگەڵ خۆشەویستیە تۆ لە پێشەوە سەنگەرت لێگرتو ئەو لە دواوە تفنگەکەی خاتە سەرسەرت و پێدەڵێ دەسەکانت هەڵبڕا. بۆیە ئەوانە تەنها وەکو یادەوەریەکی جوان بۆ ئێمە ماونێتەوە و هیچی تر و منیش بەردەوام ڕێزیان لێگرم و سەردانی شوێنی یادەوەریەکان مەکەم. هیوادارم یادەوەریم ڕازگۆیم لەگەڵا بکە کە ئەمە ماڵی یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکان مەکە لەگەڵ شەید کارزان و فەرمان تیاچوو بەداخەوە لە ڕووداوێکی نەخوازراوە. کاک ئازاد عومەر کوڕی دایە ڕەحمە زۆر جار من لە ماڵی نەنکەم بوو مکاتە ماڵمان لێرە نەبوو ئاهاتم یەکتریمانە بینی ڕۆژێک بەڕێکەوت بەداخەوەتەوە دوایان جار بوو کە بینی وتر نەمبینیەوە ئەلێرە تووشی یەکتری بووین وتی وەرە تا دوکانی باوکمە چین بۆ دوکانی باوکی زۆر دوور نەبوو لەو سەرەوە دوو کیس نقلی مینۆی کڕیکەیەکە بوو لە نقڵە خۆشەکان هاتین بەدەم ڕێگاوە هەرەمان خوارد تەواو نابوومان خوارد تەواو نابوو گەشتینە ئێرە پێیوتمتی حەمەوەرە بە هەمووی داکرمێنین چونکە ئەگەر بچینە ژوورەوە پێمان بیا هەمومان لێسن بە هەمووی خۆمان بخۆین. یادەوەرێکی زۆر جوان بوو لە کۆتایی هەفتاکانە بۆ بەڕاستی بەتەواتی لە یادم نییە چونکە ساڵانێکی زۆرە بەڕاستی تێپەڕیوە. یادی بەخێر و درود لە جوانی پاشی و هاوڕەکانیش. بەو ڕەنگە دڵفڕێنەوە لە شیلانە و لە گوڵی ئەرخەوانە چی لە ئەستێرە و لە شەوێکی پڕ تریفەی ئاسمانە چی ئەڵەی سپێدەی شەونمت لێباریوە لە پەلکەجای گەڵاسەوز و سنەوبەری هەمیشە ژیانە چی ئەڵەی هەوری بەرەو گەرمیان کاروانەکەی بۆ دڵی تینووی گەرمەسێر لە دڵۆپی بارانە چی ئەڵەی بوشی لووتکەی چیای کە ژاوەی سرد لە بەفر و لە خاتونی نیانە چی لە زەردەپەڕی خۆرهەڵات لە نارنجی خۆراوابوون لە باڵای بەرزی باکوور و لە چاوی ڕەشی باشوور و لە چیژی کوردستانە چی لە چیژی کوردستانە چی